ناڕەزایەتی مامۆستایان لە زۆربەی شارەکانی هەرێم بەردەوامی هەیە و حکوومەتیش بەرامبەر داواکاریەکانیان بێدەنگی هەڵبژاردووە. لە نوێترین لێدوانیشدا وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەیاند ئەوان لەگەڵ خەمی مامۆستایانن، بەڵام ناکرێت پرۆسەی خوێندن پەکی بکەوێت. هاوکاتوتیشی ئەوانەی هانی ئەو خۆپیشاندانە دەدەن لە بەردەم شکستهێنانی پرۆسەی خوێندن تاوانبارن. وەزیری پەروەردەوتیشی ناتوانن قەرەبووی خوێندنی ئەو دوو مانگە بکەنەوە. ئێمە بە هەموو جۆرەك لەگەر مافەکانی مامۆستایانی خۆشەویست داینا دەزانین ئێش و ئازاریان زۆرە، ئەو موچەی وەری دەگرن کەمە بەشیان ناکە، بەڵام بایکۆتکردن چارەسەر نییە و ئەگەر بێت و دواکەوتنی خوێندن لە شاری خۆشەویستی سلێمانی بگاتە ئاستی دوو مانگ، ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ناتوانین قەرەبووی دوو مانگ خوێندن لە بۆ مەراحلەکانی خوێندن لە شاری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان بکەینەوە. بۆیە وەزارەتی پەروەردە لەگەڵ بەرپرسانی پەروەردە لە سنووری ئەو پارێزگا و ئیدارانە ناچارە بەوەی دراسی دواخستنی خوێندن بکە. مەسئولیەتی قانونی لەسەرشانی ئەو کەسانەیە کە ڕێگە نادەن دەرگای قوتابخانەکان بکرێتەوە و ئەوانەش ئەم پێم وایە خەڵکانێکی کەمن، ینی نەکۆکو مامۆستا ئەوانی کە قیادەی ئەو حرەکەیە دەکەن. مەبەستم ئەوەیە دەگەی ئەوانە بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقی و مێژووی لە ئەستۆ دەگەن. جێگری پەرلەمانی عێراق کە باسی کردووە حکوومەتی عێراق تەعامل لەگەڵ پارێزگاکان بکات، یەکەمیشت پێچەوانەی دەستوری عێراقە لەبەرەوەی لە دەستوری عێراق باسی هەرێمی کوردستان دەکات وەکو فدرالیەتی سربەخۆ لە ڕووی یاسایی و سیاسی و ئیداری و داراییەوە. بۆیە ئەوە پێچەوانی دەستوری عێراقە. ئەوەی دوێنێ کە جێگری پەرلەمانی عێراق کردی بەڕاستی من تەسەوڕم نەدەکرد، دوورە لە هەموو بەها نیشتیمانی و نەتەوەییەکان کە نەدەبوایە ئەو قسەی کردبایە. ناڕەزایەتی مامۆستایان هەتا دێت ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبێت. ئەمەش لە کاتێکدایە وا بڕیار بوو لە سەرەتای ئەم هەفتەیەدا خوێندن دەست پێ بکاتەوە، بەڵام بە پێچەوانەوە مامۆستایان بە توندی وەڵامی حکوومەتیان بە خۆپیشاندانی بەرفراوان دایەوە. ئەندامێکی پەرلەمانیش دەڵێت پاشەکەوتی موچە شتێکی نایاساییە و دەشڵێت ئەگەر پەرلەمان کارا بووایە دەیانتوانی ڕێگە چارەیەک بۆ دۆخەکە بدۆزنەوە. ئێمە وەکو لێژنەی پەروەردە خوێنی باڵا زۆر نیگەرانی لەو بارودۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا گوزەرێ بە تایبەتی لە بواری پەروەردە. دیارە تاکو ئێستا بایکۆت بەردەوامە کە ئەوەش بەڕاستی هەرێمی کوردستان بەرەو لێواری مەرگ دەبا. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی خۆپیشاندەران بداتەوە و بەدەم داخوازیەکانیەوە بچێوە وەکو ئەو بەڵێنەی کە خۆی دایبوو کە پێداچوونەوە بە پاشەکەوتی موچە بکە، بەڵێنەکەی خۆی بباتە سەر. پەرلەمان ئەگەر پەک نەخرابە دەیتوانی چارەسەرێکی گونجاو بۆ ئەو بارودۆخە بدۆزێتەوە و هەرێمی کوردستان لەو هەموو قەیرانە ڕزگار بکە. حکوومەتی هەرێم دوای ئەوەی بڕیاری پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی دەرکرد، ناڕەزایەتێکی زۆری بەتایبەت لەلایەن مامۆستایان لێکەوتەوە و لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە مامۆستایان لە سەرەتای ئەم ساڵەوە نەچوونە هۆڵی خوێندن و بایکۆتیان ڕاگەیان. ئەگەرچی مامۆستایان لە سنووری پارێزگای هەولێر و دهۆکیش هەمان کێشەی موچەیان هەیە، بەڵام بە وتەی بەشێک لەو مامۆستایانە بە هۆکاری دەسەڵاتی ناوچەکە و نەبوونی ئازادی دەربڕین ناتوانن خۆپیشاندانی مەدەنی بۆ داواکاری مافەکانیان ئەنجام بدەن. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.